دیارە هەرچەندە گەیشتونێتە ڕێکەوتنێکی لێکتەگەیشتنێک یاخود ئاگربەستێک بەڵام ئەم پێمان وایە هێستاش ماومانە ئەو مافانەی کە نەتەوەی کوردی هەیە بەدەستی بێنێ ئێستاش ماومانە بەدەستی بێنێ بۆیە تا چەند لێرە بەدواوە زیاتر کوردیە گرتو بێت بۆ هەر یەکێک لە پارچەکانی کوردستان کە بکەوێتە ژێر هەر مەترسی و هەڕەشەیەکەوە پێمان وایە زۆر گرنگە و گرنگی زیاتری تایبەت بەخۆی دەبینێ بۆیە تا چەند کۆدەنگ بین تا چەند خۆپیشاندانکەین تا چەند پاڵپشت و پشتیوانی یەکتری من پێمان وایە زیاتر ئەو مافانێک کە بەوەکو نەتەوەی کوردەمان هەیە بەدەستی بێن یاخود ئەو مەترسیانی ئەو هەڕەشانەی لەسەر کورد هەیە پێمان وایە کەمتر دەبێتەوە بۆیە جاتۆ بە هەر جێوێک بەرخودان دەکەی بە هەر شێوێکی کە پاڵ پشتیوانی دەکەی لێکێک لە پشتیوانی جامەدێنەکان بێ یاخود سەربازیەکان بێت تۆ یعنی گرنگەوەی پاڵپشتێکی لە پارچەکانی کوردستان بکەی بۆیە پێمان وایە هەم سەرکردایەتی سیاسی کورد هەم نیشتیمانیان هەموو نەتەوەی کورد یەکدەنگ یەک قسە پێمان بڵێن کورد یەکە و یەکە و یەکە یەکەتی کورد ئەوڕۆ ڕۆژێکە لەو ڕۆگەیتی نابێ هەر چوار پارچەی کوردستانیەکە ئێمە کورد لە هەر وڵاتێکی لێ قەومی ئێمە دەبێت ئەفریای بین کوردی باشوور و باکوور و ڕۆژاوا هەموو یەک کووردە داوا لە سەرکردەکانی دەکەم لە کاک باڤێڵی کاک مەسعودی هەموو حیزبەکان یەکگرن تەواو هەتا کەنجێ کورد ئاڵای کوردستان تەواو هیچی ناوێ ئەو کوردستانە ئێشێکە لە هەر چوار پارچەکەی جەرجێکە لەتکراری کردووە چێش لەتکرد و دژمنەکانی ئێمە ڕیسوان دەکەین ئینشاڵڵا ئەوان ڕۆژ دەبینەوە سەر دەکەوین سەربەرخۆدانی پاکەکە ئەو ڕۆژاوا بەڕاستی گرینگە ئێمە هەمومان دیفاعی دەکەین بەسەر و بەماڵ ڕۆژێک لە ڕۆژان ئەگەور لەوان قەوماوەست پێی لە ئێمەیە ئەو کوردانەوێش برای ئێمە چاوی ئێمە دەبێت ئێمە بەخوێن بە هەموو شەی ئێستێ من یەشێکم ئەگە بۆ ئەسکەیم یەکەم کەس بمنووسن حازرم بە خوێنی خۆم دەچم خۆم بە کوژەم لێرە دەیکەم ئەو ڕۆژێکە لە ئەمە قەوماوە ئەموو برای ئێمە چاوی من داوا لە وڵاتیانی دەکەم بەسەر و ماڵ هەمویان تێدا بن کوردی ڕۆژاوە کوردێکە ئێرا کوردێکە ئێمە هەموو کوردین تورکیا هەر چوارپەرچی کوردستان یەکە هەمومان سەربەرزین بەو خاک وڵاتەیەوە ئەم زۆر دڵخۆشم کەڕۆ دەبینیم کوردستانان لە تەواوی جیهاندا یەک دەنگن یەک ڕەنگ و بەرامبەر یەک ئاماز دەکۆشن ئەوەی مای دڵخۆشیە بەرخۆدانی کۆبانە و بەرخۆدانی ڕۆژاوا بگشتی هەستێکی نەتەواتی ئەوەندە قوڵی لە دەرونی هەموو نیشتمان پەروەرێکدا دروست کردووە ئەوەی گرنگە لەم ڕۆژگاردا ئێمە یەک جەستەین واتە بە جۆرێکە گەربێت و منداڵێک لە قامیشلۆ لە ئامەد لە سنا لە کەرکووک پەنجەیەکی خۆیان لێبێت دڵی ئێمە بووی زەم دەکات گرنگە لەم ڕۆژگارەدا ئێمە بە تەواوەتی چینەکانەوە پشت یەک بگرین لەو پەڕی ئیسلامی بۆ ئەو پەڕی عیلمانی لەو پەڕی بێدینەوە بۆ ئەو پەڕی دیندار پێویستە ئێمە پشتگیری دۆخی کورد بین وەلەما کاتە زۆر گرنگە لەم ڕۆژگارەدا سەرکردایەتی سیاسی کورد لە هەر چوار پەرچەکەی کوردستاندا پشتگیری ڕۆژاوا بن چونکە سەرکەوتنی ڕۆژاوا واتە سەرکەوتنی باشوور سەرکەوتنی باکوور سەرکەوتنی ڕۆژهەڵات وەڵا ئەمڕۆ بۆ کورد زۆر زەرورە کورد یەکبوونی کورد ئەوڕۆ زۆر زەرورە بە هەمومان بە چوار پارچەی کوردستان بە هەر سێ پارچەکە پشتگیری لە ڕۆژئاوا بکەین چوو کاتی ئەوانەش برای ئێمەنا لێ قەڵماون هەر کاتێکی ئێمە پێویستیان بە ئێمە بێ ئێمە لە خزمەتیان داین هەم بە شار بە چەک هەم بە دڵ هەم بە هەموو شتێکەوە هاوکاریان بکەین چونکە یەکگرتنی کورد لەم ڕۆدا زەرورترین ئەوەیە کە کورد یەک بێ یەک دەنگ بێ یەک ڕەنگ بێ هەمومان بە هەمومان بە یەکەوە بڵێن بژی خۆراوە بژی ڕۆژاوا بژی باکوور بژی باشوور کورد ئەمڕۆ یەکگرتووی کورد بەڕاستی سەرکەوتنە بۆ هەموو کوردستان زۆر سپاس بەدەستی خۆم نییە وەڵا لە دیوانی خودا کوردم لە ناو شێخ و بەگ و میر و مەناو شاو گەلا کوردم گەر تەماشای گەوهەری من کەیت ئەزانیت بە ئاشکرا کوردم بە کوردی بووم خوڵقام هەتا ڕۆژی جەزا کوردم ماوەی ڕابردوودا یەکجار خەمێکی زۆرمان خوارد دڵتەنگ بووین زۆر بەزەوەی زێی دڵخۆشی بوو ئەو یەکبوونە گەورە بوو جیهانی بە ئاگا هێنایەوە کە کورد یەکە و هەمیشە یەک بووە و جێگای دڵخۆشی بوو دەستخۆشیش لە جەنابتان دەکەم و بە هیوای بەردەوامی ئەو خۆپیشاندانە بۆ ئەوەی کە هەمیشە ئەوە دیار بێت کە کورد زیندوویە و میلەتێکی لەسەر پێیە دەستخۆش بۆ جەنابی